کفری ناز بکه. کفری ده سال 1853 دا بوی قزا. به دوریا 120 کیلومتران ده که و باشور روجهلاته کرکوکی. هجمارا رونجدوانین کفری 58,191 کسه. کفری میناکا به هورا جیانه کرد عربو ترکمان لیدجین. چاندنی چافکانیا سرکیا جیانا رونجدوانین کفریه. دواره سروتین خازایی دا به پترول، کمر، گوگردو، برین آواهیان دولمنده. کفری به باجار وزیران تناس کرن. رنجی بیوارم باندی جگارم رنجی بیوارم باندی جگارم داد بو چه بارم چه تویلم ون کرد موجی دریا بو تندو بطوبو سروی هایت سی استانایت تجویم. سلاو، من هنرمند علی زنگنه برنامه کاروانی ام جارتان پیشکش دکم لشاری کفری، شاری هنرمندان، شاری وزیران، شاری روشنبیران، شاعری نوسران و ادیبان. او شاری کوا یکم جار بو لیره قوتابخانەیەک بۆ مەقامات کرایەوە هەروەها شاری هەموو مەقام بێژانی کوردستان. بۆیە پێکەوە با بچین بۆ ناو شاری کفری فەرمونون لەگەڵما بن. گردانی چاوم بم بەدەستێرەی گاناوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە. زۆر سوپاسی مامۆستا جەلالی شێخ نووریەکەین قایمقامی قەزای کفری کەوا بۆ ئەم دەرفەتە بۆمان تڕەخسان بۆ ئەم چاوپێکەوتنە. مامۆستا گیان خۆمان نەزانین کفری شارێک بووە کەوا هەموو ئیمپراتۆرێتەکان لێرە ژیاون و بەڵام ئێستاچێ ئەمانەیە چەند زانیاریەک بزانین لەبارەی شاری کفریەوە. شاری کفری لەکێوە بۆتە قەزا؟ بەڵێ زۆر بەخێر بێن سوپاسان دەکەم. بەڵێ دیارە کفری مێژوویەکی دێرینی هەیە و مێژوویەکی کۆنیشی هەیە. سەرەتا ئەمەوێ بڵێم پێش ئەوەی کە حکوومەتی عێراقی استعداسی بکە یاخۆ بیکا بە قەزا لە ساڵی 1953 لە سەردەمی عوسمانیەکان کراوە بە قەزا و هەر لە هەمان ساڵ لە مانگی 11 1953 کراوە بە لیوا و پاشان لە سەردەمی مەدحەت پاشا جارێکی تر کراوەتەوە بە قەزا. ماوەستا ئەمە ئازانین شاری کفری زۆر دەوڵەمەندە بە سامانی سروشتی. ئایا سوود لەو سامانە بینراوە لەم دەڤەرە؟ بێگومان بە حکمی سیاسەتی ڕژێمی بەعەس سوودی لێوە نەگیرابەوە تا دوای پرۆسەی ئازادی بە تایبەتی و ئێستا بەڵێ مەنتیقەکە دەوڵەمەندە چەند بلۆکێکی نەوتی تایە و ئێستا کۆمپانیا نەوتەکان سەرقاڵی دەهێنانی نەوتن و چەند بیرێ گەیشتۆتە ئەنجامێکی باش و ڕۆژانە نەوتی لێ دەرهێنرێ و لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکانەوە دەفرۆشتێت. ئەمە لەلایەوە لایەکی تر سامانی ژێرزەوی هەیە بۆ نمونە چەند کەشفێکی بۆ کراوە کە خەڵوزی بەردینی لێە و ئێستا چەند کەسێکیش داواکاری کردووە وەکو سەرمایەدارەکان یاخود و بەرهێنەرێک بە پێی یاسا و ڕێساکان داوای ئەوەکەن کە خەڵوزی بەردین دەربهێنن و بەکاری بهێنن. بەڵێ ئەم خەڵوزی بەردینە هەر لە مێژووشەوە عوسمانەکان و ئەڵمان وەک دەزانم لە شاری کفری بەکاریان هێناوە بۆ قیتار و بۆ زۆر کاری پێویست. بەڵام مامۆستاجان ئەم شارەش وەک دەزانین شارێکی پێکەوە ژیان و تورکمان و عەرەب و کورد هەموو تێکەڵاویەکیان هەیە و پەیوەندەیەکی باشیان هەیە. بەڵام ئێوە وەک بەڕێوەبەری یا با بڵێن بەڕێوەبەری قەزای کفری توانیوتانە ئەو پەیوەندیانە بپارێزن؟ بێگومان لێرە
پەیوەندێکی زۆر باش هەیە لە نێوان پێکاتەکان ئەو پەیوەندە گەیشتوتە ئاستێک کەس هەست بەوە ناکاکە جیاوازی هەبێت لە نێوان پێکاتەکان کوردی لێیە بێگومان عەرەبیشی هەیە لە دەوری و بەری گوندەکانی ئێمە وا لە هەمان کاتە تورکمانی لێیە پەیوەندێکی زۆر باش و بەهێز هەیە پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێز هەیە لە نێوان خێزانەکاندا واجگەلەوە لە فەرمانگا و دام و دەستگا حکوومیەکان بەبێ جیاوازی هەموو دامەزراون و ئەسڵندێشان هەیە بوون بە بەرەوبەر وە لە تەنانەت لە هەڵبژاردنەکانە بەشداری دەکەن بۆ خۆپەڵاوتن بۆ پۆستەکانیش. ماوەساجان حەزەکەم بزانم ناحیەکانی ئەم قەزایە چەند قەت ناحیە هەیە یا دەیەکانی چەندێکن ئەگەر زانیاریمان بەڵێ دیارە کفری وەک پێشتر باسمان کرد خۆی 6 ناحیە هەیە لەسرە 3 ناحی لە ساڵی 1990 لە بەهاری 90 کە ڕزگار کراوە لەسەر کفریە و ئیدارەکەی سەربەیداری هەرێمە پاش پرۆسی ئازادی دیسان ناحەکانی تر گەڕایەوە سەر ئیدارەی منتیقەکە بۆ نمونە ناحی جەبارە و قرەتەپە و کۆکس دیسان ئەم سێ ناحەیە لە دەرەوەی هەرێمی کوردستانن ئێستا ئەو ناحەنە لەلایەن ئێمەوە بەڕێوە برێوە ناحەکانی سەر بە قایمەتی قەزای کفرین و ئیدارەی هەرێم ئیدارەیانەداوە بودجیان بۆ دابین نەکات بەڵام بەداخەوە تەنها ناحی قرەتەپە لە ئەحداسی ئەخیر ئێستا کەوتۆتە دەست پارێزگای دیالە ئەوان ئیدارەی ناحی قەرەتەپە ئەدەن ئەمە لەلایەک ڕێژی دانیشتوانی کفری لە ئێستادا ناوەندی قەزاکان نزیکەی 45,000 بێەوە بە ناحەکانی ئەو سێ ناحەیە کە وتمان سەر بە ئیدارەی هەرێمن 63,000 نفوسە بن بەڵێوە زیاتر لە 145 گوندی لەسرە. مامۆستا دوا پرسیارم ئایا پێگەی ئافرەت لە ناو دام و دەستگاکانی کفریە چۆنە؟ زۆر باشە شان بەشانی پیاوان دامەزراون لە دام و دەستگەکانەوە تەنانەت هەر لە ئیدارەی کفری 3 ئافرەت بەرەوبەری فەرمانگەکانن وەکو گەشت و گوزار و نەمامگەی کفری و کارەبای کفری بەدەل لەوەی وەگوتمان ئافرەت لە شوێنە جاجەکانە بەرەوبەری بەشن و هۆبەن هەمان شێوەی پیاوان بە پێی توانای خۆیان جێگەی خۆیان کردوێتەوە. پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کفری دەمانەیە بزانین لە ساڵی چەندەوە دامەزراوە و ئەو بەشانەی دەگرێتە خۆی لە هونەرە چین؟ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2001 ئەم پەیمانگای دامەزراندووە سەرەتا لە دوو بەش پێکاتەوە بەشی شێوەکاری و بەشی مۆسیقا دوای ساڵێ بەشی شانشمان کردەوە بەڵام لە دوایە کە بەشی شانۆمان دامەزراند توانیمان زیاتر تەربەگرین هەروەها کادری هونەریمان کەمتر بوو توانیمان کادری زیاتریش بێرین لە بەغداوە لە حلەوە لە شوێنەکان ترۆ هەتا زیاتر پەرەمان پێدا ئیتر وای لێ هات ئێمە توانیمان ئەم بەشانە بەرەبەرە هەر مەرحەلێک و بابڕین هەر بەشێک و 5 مەرحەلە وەرگین ئیتر مەرحەلەکانیشەوە بوو بووە دوو بەش لە بەشەکان ئیتر ئێمە زیاتر پەرەمان پێدا توانیمانیکە اینجار هونەر لێرە باسی چالاکیەکان بکەین چالاکیەکانمان زۆرە ئیتر
لە بۆنە با بڵێن نیشتمانێکان و لە بۆنەکانتر هەر لە دەڤەرە باڵمە بەستم لە دەڤەری گەرمیان بە عام نەکو بەس کفری هەموو چارێکەکان ئێمە کردمانە ئەگەر بەڵێ لە با بڵێن لە کەلار و لە بۆنەکان مەسەرەن ئەنفالە یادی ئەنفالە هەروەها بۆنەی نیشتمانیە ئەوەی بەهارە ئەوەی کیمیا بەبارانە ئەمە هەموو بەشەکان بەشداریان کردە بەشی شانۆ خاستن بە شانۆ بەشی شێوەکاری ئەوە زیاتر باش هەموو ساڵێکەوە ئاهەنگی دەرچووی هەموو بەشەکانەکەن ئەکەیت شانۆ و مۆسیقا و ئەو شتانە ئاهەنگی دەرچوان هەموو ساڵی ئەنجامە درێت هەموو ساڵی ئەنجامدا نەکو ئاهەنگی اینجا هەموو ساڵ فستیڤالشمانە کرد ئێستا دیارە تەئسیرات زۆر هەیە دەستی کاریگەری هەیە ئەینا فستیڤالەکەمان جۆرجا سێ ڕۆژەکان اینجا فستیڤالەکە هەر ئەوە نەبوو هەموو ساڵی هێمن فستیڤاڵی شانۆمان هەبوو چەند شانۆیەکمان تەقدیمە کرد لە فستیڤاڵە لێرە یعنی ئیشەکانمان وامان لێ هاتبوو ناگەوە ڕۆژ و دوو ڕۆژ ناکەین شالاکیەکانمان شاید ئەوەیە اینجا ئەوە نەبوو هەر بڵێم لە کفری ئێمە ئیشەکانمان ئەڕۆینە هەولێر ئەڕۆینە کەرکووک خۆت باشە زانی کەرکووک هاتینەوە دەربەن ئەوە سلێمانی هەموو شارێکەکانمان هەر لەم نەبووە دەستان خۆش بێ مامۆستا لە کۆتاییدا زۆر سپاس دەکەین و حەزێتی ئێوەشماندا تۆ قوتابیەکی قۆناغی چوار لە بەشی شانۆ چۆنە بەشە تەڵبژار؟ بەڵێ لە ڕاستیە من هەر لە مناڵیەوە هیوام ئەوە بووە کە لە بێمە ناو دنیای هونەرەوە بە تایبەت شانۆ دوایەوەی کە پۆلی نۆم بڕی دەرەجەی بەرزیشم بەدەستێنا بەڵام هەر حەزم کرد بێمە پەیمانگای هونەرە جوانەکان و لێرە زیاتر برەو بە هونەرەکەم بدەم. بەڵێ ئێستا کە تۆ لە قۆناغی چواری تا چ ڕادەیەک تێکەڵاوی هونەری شانۆ بوویتە ولای تۆ هونەری شانۆ چیەگەێنێ؟ لە ڕاستی ئەو کاتانەی کە لە تێمە هۆڵی شانۆ و خەریکی پرۆڤە بەم وا هەستەکەم دنیای خۆمە بەڕاستی ویژدانم ئاسوودا بێت و یعنی دەروونمان وەرتاحە و کاتانەی کە خەریکی پرۆڤە بین و کاری خۆمانەکەین. ئێوە وەک بەشی شانۆ شوێنێکتان هەیە بۆ پێشکەشکردنی بەرهەمەکان لە شاری کفری یان ئێوە بەشداریتان هەیە بجگە لە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەشی شانۆ لە دەرەوەی پەیمانگا کاری هونەریتان هەیە بکاری شانۆ؟ بەڵێ بەڕاستی یعنی ئێمە لە هەموو بۆ نەو یادەکانە ئیشی خۆمانمان هەیە و شانۆ پێشکەشەکەین لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری و هەوڵمان داوە نەک تەنیا لە شاری کفریە شانۆکانمان عڕزکەین ئەیبینە شارەکانی وەکو سلێمانی و هەولێر و کەلار و تەنانەت بەغدا و کەربەلاش یعنی هەوڵمان داوە ئەوەنەی کە یارمەتی ئێمە بدەن ئێمە ئیشەکانمانەوەینە هەموو شارێک. تۆڵی هەوڵمان داوە هەوڵتان داوە ڕۆیشتونە؟ ڕۆیشتوین و هەوڵیش ئەدەین بەردەوام ئیشەکانمان بووین. ڕۆیشتونە شارێک؟ سلێمانی، هەولێر، بەغداد، کەربەلا، چەمچەم ماڵ، کەلار. لە ناو دڵە و ناکرێتەوە
دەبارێ لە کوێستانە دەبژێ بەسەر گوڵاڵە و دەغڵ و شینای جوانە دەبژێ بەسەر گوڵاڵە و دەغڵ و شینای جوانە ئێرە کتێبخانەی گشتی کفریە ئێستاش لەگەڵ مامۆستا بازیان با بزانین مامۆستا بازیان بۆمان باس بکە ئەم کتێبخانەیە لە کەیەوە دامزراوە و بەشەکانی کتێبەکانی لە چ بوارێکایە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بەڕاستی ئەم کتێبخانەی گشتی کفریە زۆر کۆن لە ساڵی 1960 دامزراوە کتێبخانەکەمان بەڕاستی هەموو جۆرە کتێبیتیایە لە بوارەکانی مێژوو جوگرافیا دیانات زانستی گشتی لغات هەموو جۆرەکانی تایە بەڵام ئێمە لە کاتی لە ساڵانی 63ەوە بەسەرەوە تا ساڵی 2000 و تاکو 2023 ئێمە خوێنەری زۆرمان هەبووە بەڵام بەداخەوە ئێستاکە ئەنتەرنێت و عەولەمە وای کردووە لە خەڵکانێ ئەم کتێبانە بەناس کەوتون و بێناس کەوتون و کەس نایە لایەکی لێ بکاتەوە و بیخوێنێتەوە ئێمە ئەمڕۆ لە یادی ڕۆژی جیهانی کتێبە زیاتر لە 300 کتێبمان بەخشیێتە ئەو کتێبخانانەی کە سەر بە پەیمانگای هونەرە جوانەکان و گەلەری ڕۆشنبیری لە کفری و ئامادەی گەشت گوزار لە کفریە لەبەر ئەوەی کە لێرە نایخوێنەوە لەوڕە خوێندکارەکانیان بچن بخوێنەوە و سوودی لێ وەرگرن و بەڵام ئێمە ئێستاکە کە ئەو خوێندکارانەی کە دەرچووی زانکۆ بن ساڵی کۆتاییان دێن بۆ کتێبی بەحث کە بەحثەکەن لەسەر ئەو کتێبانە وەکو شاری کفری وەکو لەسەر تاریخ لەسەر ئەو شوێنانەی کە بیانوێ ئێمە سەرچاوی زۆرمان هەیە. هەڵبەتە لە شاری کفری دەچینە چۆ شوێنەوار و ئاسەواری قەدیم هەیە ئێمە ئێستا لە قەیسەری شاری کفرینکەوە شوێنێکی زۆر زۆر کۆنە لەو شوێنە مێژوانەیە کەوا سەردەمانێک بازرگانی لێرە دەوری هەبووە با ئێستا لەمان فەرز بپرسین بڵێن ئەم قەیسەرەیەکەوە ئێستا چێ دەیبینین سەرزەمانێک بووە هەڵبەتە ئەو وڵاتانەی دەور و پشتش هاتوچۆی ئێرەیان کردووە بۆ ئەم قەیسەریە بازرگانیان کردووە ئایا ڕۆڵی ئەم قەیسەریە بۆ ئەم ناوچەیە چۆن بووە؟ ڕۆڵی ئەم قەیسەرە مێژووەکی کۆنی هەیە زۆر کۆنە ئەم قەیسەریە بینی لە ئێرانۆ لە ئێرانۆ لە ناو جاف و زەنگنە و ئەمانە ئەمە مەزدەری ئەوە بوو لە قەرغاخۆ خەڵوزە هات وەختی خۆی خەڵوز زستانان خەڵوسە هات بە زستانان خەڵوس فرۆشەکانی قەراغیان فرۆشت لە ئێرانی شووە ئەهات کە لە شەکرە هات بە گوێنی ناو گونیا بوو کە لە شەکریان ناو کیسەیەکی شینا بوو بە پەتێ بەسریا بوو لەو خانەی مەلاعەبە زایانەنا ئەمە ئیسەیمە وەستاوین ئەمە خانی خەڵوزەکەی پێ ئەڵێن لەم خانش بتراوێزی ئەوە خانی خوێەکەی هەبوو خانی خوێ هەبوو ئەمە خاص خانی خوێەکە بوو ئەمە خانی خەڵوزەکە بوو خەڵوسفرۆشەکانی قەراغ هات نێرە بە کاروانسەرا ئاهاتن تقریبا 12 گوێ درێژیانەیەنا ئەوی شوێنی تەویلەکەیان بوو ڕووخاوە بەداخەوە ئەوی شوێنی ئیسراحەتەکەیان بوو لەوێ ئیسراحەتیان نەکرد فتیلەیەکی بچوو نەوتیان تێ ئەکرد
لێوە شەودا ئەریشتن وتر بۆ خۆیان تا خەڵوزەکانە فرۆش خەڵوزەکانە فرۆش بۆ کوێ ئەڕۆشتن چایان نەکڕی شەکەریان نەکڕی خوێیان نەکڕی نەوتیان نەکڕی بە کاروان دووبارە ئەڕۆشتنەوە بۆ قەراخ کاکە ئەم قەیسەریە قوماش فرۆشی تیا بوو چایخانەی تیا بوو گۆشت فرۆشی تیا بوو هەموو شتێ خەیاتی تیا بوو هەموو شتێ لەم قەیسەریا هەبوو قەیسەرێکی گەورە و خۆش بوو جگە لەم قەیسەریە خەڵکی کەفری دەڕۆیشتن بۆ بازاڕێتر هەبوو هەر ئەمە بوو ئەمە هەرم قەیسەریە بوو هەر ئەم قەیسەریە بوو سەرچاوی بازاڕی کفری ئەم قەیسەریە بوو سەرچاوی هەموو هەموو شتەکان بە وەختی عارەبەکانیش وەختی حدا گەرم و ئەمانە پێ بگەشتایە خورمایان هێنا خورما لە خاڵوسەوە لە خاڵوسەوە خورمایان هێنا لە خینا بوو لە پێسەی حیوان بوو لە پێئینا بوو سەفتەیانەکرد لەو خانەی مەلا عەباس ئەوە خانێکە لەو پشتۆدا پێڵێن خانی مەلا عەباس گەنمومەنیمیان هێنا لەوێ اینجا ئەمانە کە ئەم شتانیان هێنا بۆ ئێرە لە جیاتی ئەمە وابزانام ئێرە بە خەڵوز و شتیوان ناودار بوو وابزانام لێرەوە خەڵوزیانە برد خەڵوزیانە بر هەموو شتێکیانە بر ئەمە کفری هەمووی باغ بوو ئەو ساکە هەمووی باغ بوو خوارەوە هەمووی باغ بوو باغ پرتەقاڵی تیا بوو هەناری تیا بوو خورمای تیا بوو ئەو مێژووەکی کۆنی هەیە کفری بە ساخە. کاروانەکەمان بەردەوامە لە شاری کفری ئێستاش لە کۆمەڵەی ڕۆناکبیری و کۆمەڵایەتی کەرکووکی نووسنگەی کفری مامۆستا شکر بەرپرسی ئێرەیە با بزانین ئێرە چۆن دامەزرا و لەسەر دەستی چێ دیارە کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک ساڵی 93 دامەزرا و 94 کۆنفراسی کرد و دامەزرا یعنی لە 94ەوە کۆمەڵی ڕووناکبیری دامەزراوە و کاتەش ئەم کۆمەڵێ دامەزرا بۆ بەرپەرشدانەوەی تەعریب بووە و کاتە دەسەڵاتی بەعز لە ناوچەی کەرکووک وەکو ئێستا کە چۆنە بە هەمان شێوە دەسەڵاتی عەرەبی هاتوۆتە ئەو ناوچانە تەعریب بوو تێکدانی کەلتوری کوردی بوو سیمایی تێکدانی هەموو شتەکان دیمۆگرافی ناوچەکەیان تێگەدا ئێمە ئەم کۆمەڵێماندانا ئەو کاتە چەترێک بوو بۆ کەرکووکیەکان وە دوور لە بیرۆکەی حزبی بیرۆکەی نەتەوایەتی و مەزهەبی و شتو ئەمانە شکو کاتە هەندێک لە تورکمان و شتومانێشە هەر ئاوارەی کوردستان برومانە ئەمەش بیرۆکەی زیاتر جەنابی مام جەلال بوو خۆشی لە سەرەتاوە هە لەسەر بیرۆکەی ئەو دامەزرا تر ئەو کۆمەڵەیە بەردەوام کاری کردووە وە چەترێک بوو بۆ کۆکردنەوەی خەڵکەکەی کەرکووک بۆ ڕەسەنایەتی ئەو شارە بە تایبەتی ئاوارەیەکانی و دیارە نووسنگەی کفری هەر بە هەمان شێوە ئێمە نووسنگەی کفری بوونی هەبوو لە نەوەتەکانیشە بەڵام زیاتر لە ساڵی 94 هین عەفوەن لە 2004 دوای ڕووخانی ڕژێمی بەعز تر نووسنگەی کفری کرایەوە و لە 2005 ئێمە سوپاسی کاک ڕۆژ دکتۆر ڕۆژ نووری شاوەی تێکەین و کاتە وەکو چەند شاری یارمەتیدا مەبلەغی پارەیدا پێمان توانیمان ئەم بینایەمان تایە دروست کرد و چەندین چالاکیشمان لەیرە و لە کۆمەڵەیش بڵێن لە شوۆنەکانی تریش ئەنجام داوە. مام شکر ئەبینەوە میوێنانە زیاتر دەلالەتی لە پێکەوە ژیانی شاری کفریەکە زۆری هونەرمەندان و ئەدیبان و نووسەرانی هەموو پێکاتەکانی تێیە. دیارە ئێمە ئەم وێنانەی کە ئەیبینیت و شاری کفریش ئێمە گەڕاینێتەوە بۆ مێژۆ زۆر کۆنەکەی لە سەردەمانێکە کفری ناوەندی گەرمیان بووە تاکە شاری ناوچەی گەرمیان بووە بۆیە ئەبینیت تۆ لە هەر لە هەموو ناوچەکانی گەرمیان و لە چەمچەماڵەوە لە کەلارەوە لە بڵین دەربەندی خان بەم لاوە وێنەی ئەو خەڵکانەمانە کۆ کردوتەوە ئەو کەسایەتیانەی کە لە ڕووی کۆمەڵایەتیوە و لە ڕووی ئاینیوە لە ڕووی هەموو بوارەکانەوە لە ڕووی هونەرەوە لە ڕووشتە کۆما کردووەتەوە وەکو ئەرشیفێکیش داماناوە بێ جیاوازی لە بینی دیساکەوانە تایە هەیە برایانی تورکمانە حتا جوولەکەکانی ژێمە هەندێک لە شتی ئەوانیشمان کردوتەوە کە وەک خۆی پێکهاتەیەکی ڕەسەنی ئەم شارە بن ئێمە ئەگەر بڕۆینەوە بۆ قۆناغێکی زۆر کۆن ئەم شارە لە ڕووی مەقاماتی
يعني ئەتوانم بڵێم بەیت المەقامی خانەکەی ماڵ ڕەحمەت الله شەڵتاق ماوە مەلاوەلی کە لە کەرکووم مەلاوەلی هاتوونە لێرە بووە و یەکێک بووە لە ئەو شارانەی بەردی بناغی مقاماتی عێراقی لەم شارەیە دانرا هەر بۆیە کۆمەڵەی ڕووناکبیری لە ساڵی 1970 بۆ یەکەمین جار فستیڤاڵێکی کرد لەی شارە و هونەرمەندانی زۆر شارەکانی کوردستانی کۆ کردووە یەکەمین چالاکی بوو لە بواری مقامات و زیندوکردنەوەی ئەو کەلتورەیە بینەوە سەر کار و چالاکیە هونەریەکانی کۆمەڵی ڕووناکبیریمان دیارە ئەم کۆمەڵەیە ئێمە توانیمانە چەندین فستیڤاڵی گەورە فستیڤاڵی کەلەپوری گەرمیان بۆ زیندوکردنەوەی کەلتور و کەلەپور و مێژووی ناوچەی گەرمیان و کەرک و کۆمانە ساڵانە فستیڤاڵی گەورامان ئەنجامەدا لە ساڵی نەوەتەکانەوە تاوەکو دوای ئەوەیشی هە بەردەوام بووین و ئەمانە بەڵام هەندێک ئیتر ئەمە فستیڤاڵی عاشیرەت و شت و ئەمانە دەستی پێکرد هەر تەقلیدی ئێمەیان نەکرد بۆ ئێمە و چالاکیمانە وەستان بەڵام لە ڕووی گۆڤار و بە سەدان کتێبمان بۆ خەڵکی شاعیر و نووسەر و ئەدیبی ناوچەکە چاپ کردووە لەگەڵەوەیشی کۆمەڵی ڕووناکبیری خاوەنی گۆڤاری بانە ڕۆژە خاوەنی جەریدەی کەرکووک یۆم و هەروەها گۆڤاری کەرکووک و بە سەدان کتێبی تریشمان بە چاپ گەیانوە لە ناوچەکە و یادی مەلا عەبدولکەریمی مودەڕس ئەومان یادی ئەومان کردووە یادیشی مەلا جەمیلی ڕۆژبەیانیمان کردووەتەوە چەندین شاعیری تری لە ناوچەکەمە یادمان بۆیان کردووە و ئەم نووسینگەیشە کەی بینیت سەرەڕای ئەو وەزعیشە بە سەرمانە هاتووە چەندین هونەرمەندی دەرەوەی بیانی بڵێن ناوچەکانی تری کوردستان قادری ئەلیاسی هاتووە لێرە کۆڕمان بۆی کردووە جگەلەوەی ئاهەنگمان بۆی گێڕاوە هەروەها حەسەن هەیاس و ناو چەند برادرانی لە ڕستان هاتوونەتە ئێرە لە کرماشانەوە هاتوونە ئەم چالاکیانەمان لەم شارەدا و تاوەکو ئێستەیشە بەردەوامی چەندین کۆڕ و کۆبوونەوە و شتی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ئەنجامەت ئەمە لە بوارانە لە بواری کوردایەتیشا بڵێن لە ساڵی 1934 کە کاتێ بەرزانیەکان تەبعید کریان لەم شارەیە بوون خەڵکی پێشوازی لێیان کرد ئەگەر بڕۆینەوە بۆ پێشتری شۆڕشی برایم خانی دەلۆ لەم شارەیە بووە بگەڕێنەوە پێش دروستبوونی شۆڕشی برایم خانی دەلۆیش ساڵی 1912 هەر خەڵکی ئەم ناوچەیە بە پشتیوانی عەبدوڕەحمان پاشای بابان بەرپەرچی سوپای تورکیان داهاتوە لەم ناوچەیە بۆیە ئەم ناوچە ناوچەیەکی زیندوو بۆ ناوچەیەکی پڕ لە کوردایەتی بۆەوە لەسەر هەڵدانی شۆڕشی ئەیلولیشەوە ئەم خەڵکە ڕۆڵێکی باشی بۆ چەندین داستانی گەورەی ئاکریا وەکو شەڕی قاتەکانی کفری و ئەمانە دێتەوە بۆ شۆڕشی نوێی گەلەکەیشمان لە دوای نسکۆی ئەیلول و ئەمانەوە ئەم ناوچەیە لە بواری شۆڕش و لە بواری ئەمانە ڕۆڵێکی باشی بووە هەر ئەوەی شەوای کردی ئەم شارە لە کەرکووکی دایکدا برچرا و دریاوە دەم باقوبە و کەوتە بەر شاڵاوی تعریب و ئەمانە گشتی ڕۆڵی ئەم شارەیە. کۆلێژە لە ساڵی چەند دامەزراوە و ئەو بەشانە چێ دەگیرێتە خۆی؟ بەڵێ کۆلێجی کشت و کاڵ بێگومان مانگی نۆی 2013 دامەزرا لە کفریدا سەرەتا بە بەشی سامانی ئاژەڵی دەستی پێکرد ساڵی پڕ نەکردەوە توانیمان وەک دەڵێ بۆ گەشەکردن بەرنمەکەی لە بەشەوە بگۆڕین بۆ کۆلێژ و سەرکەوتوانە بەڕاستی بەڕێوە چوو کە ڕەزامەندیمان بۆی وەرگرت بە سوپاسەوە بە وزارەتی خوێندنی واڵا کە بیری لەم شارە کرد شاری وەزیران. ئێستا ئێمە دوو بەشمان هەیە بەشێکیان بەردەوامە بەشی سامانی ئاژەڵە کە ئەویش پار 53 خوێندکاری دەرهێناوە پێشکەشی گەرمیانی کردووە بێگومان خوێندکارەکانمانەوانەی کە تەواویان کردووە لە هەموو گەرمیانەوەن زیاترینیان ئەتوانم بڵێم بینی کفری و ڕزگاری و کەلاربوونە لەگەڵ دەوروبەریە
بەشێکی کەمانەیە بەشی بەروبوومی کێڵگەی ئەویش لە 2015دا ڕزامەندیمان بۆی وەرگرتووە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەو قەیرانە زۆر کاریگەریەکی زۆر خراپی خستە سەر مەسەلەی دارایی پێمان نەکرا مامۆستا دابمەزرێنین و دانەمەزراندنی مامۆستاش بوو بەهۆی ئەوەی کەوا بەشەکە هەڵپەسێرێ ئێمە تازا توینەتە کفریەوە کۆلێژێکی کشت و کاڵی لە گەرمیانە دامەزراوە ئەمە خۆشحاڵیە بۆ پاشە ڕۆژ هەروەها توانین بڵێن بەنداوی کفری یەکێکە لەوانەی کەوا ئەم ناوچەیە بژێنێتەوە پاش چەند ساڵێکی کە و بە هەمان شێوە ئەو خوێندکارانەی گەرمیان کە ئێستا لەو کۆلێژە تەواو دەکەن و دەچنەوە سەر کاری کشت و کاڵی یان ئاژەڵداری بێگومان ئەمە بۆ خۆی هۆیەکە بۆ ئەوەی کە لینکێک هەیە لە بینی خەڵکێکی ڕۆشنبیر خەڵکێک لەسەر شێوەیەکی زانستیانە بتوانێت پەرە بدا بە کشت و کاڵمان. کاروانەکەمان بەردەوامە لە شاری کفری ئێستاش هاتینە مۆزەخانەی کللتوری شاری کفری وەلای کاک سۆران زۆر سوپاس دەکەین کەوا بۆ ئەم دەرفەتەی ڕەخسانت بۆ ئەم چاوپێکەوتنە لەم مۆزەخانەیە. کاکە سۆرانجان من هەموو مۆزەخانەکان دەبینم سەر بە حکومت و دەعمەکرێ لەلایەن حکومەتەوە بەڵام ئەم مۆزەخانەیە وەک بیستم خۆبەخش کراوە و حەزەکەم بزانم ئەم مۆزەخانەیە بیرۆکەی چێ بووە و چۆن دامەزرا. ئەم مۆزەخانەی کللتوری شار مۆزەخانەیەکی ئەتنۆگرافیە مۆزەخانەکە لە سەروبەندی شەڕی داعشا لە ساڵی 2014 ئێمە وەکەوەی وڵاتەکە ئێمە لە دۆخێکی شەڕاویە بوو ئێمەوە گەنج بیرمان لێ کردەوە کە چۆن پرۆژەیەک بکەین خزمەتی شارەکەمان بکات و پاراستنی کللتور و ئاسەواری چکە ئەو لە شەڕی داعشا زیاتر وێرانەکردنی ئاسەوار بوو ئێمە فریا بکەین فریای ئاسەواری خۆمان بکەین هەلو سەروبەندەدا بیرۆکەی دامەزراندنی مۆزەخانەکە بیرۆکەی منە و دامەزرێنەری مۆزەخانەکە هەر خۆم دامەزرانوە لەگەڵ 4-5 کوڕی خۆبەخش کە هەمیشە پێم وتونەوە سەربازە و نەکانن کاکە عەلی کاکە ڕەوەند کاکە چیا کاکە نەریمان ئەمانە ینی لەو کوڕانن کە سەری ڕمەکەن لە دروستبوونی مۆزەخانەکەیە مۆزەخانەکەش لە ساڵی 2015 ئیفتتاح کراوە بە ڕسمی وەکو مۆزەخانەیەک مۆزەخانەکە حکومی نییە بەڵام بینای مۆزەخانەکەمان بینای حکومەتە ئەم بینای کە ئێستا ئێمەیتیان بینای پۆستە و گەیاندنی کفریە بەشێکی ئەم مۆزەخانەکە بیناکەی ئەکاتە دیوی ئەو بەریوە 102 ساڵی تەمەنە وەکو شوێن هەر شوێنەکە بۆ خۆی شوێنێکی قەدیمە شوێنێکی ئەچێتە بابی ئاسەوارەوە ئێمە دوو حاڵەتمان لە مۆزەخانەیە تۆمار کردووە یەک پاراستنی کەرەستە کللتوریەکان دوو نۆژانکردنەوەی ئاسەوارێکی کفری بەداخەوم شوێنەی ئێمەتیان ئەمە گەڕەکە ئەمە گەڕێکێکە لەو گەڕەکانەی کفری کە بە ئەتوانی بە شاری سینەما وەسفیکەیتەوە گەبڕیتە وڵاتانی دنیا سیکە لە مسرا لە ئێرانە شارێک دروستەکەن ناوی بنێن شاری سینەمایی فیلمیتیا دروست بکرێ بەڵام کفری بۆ خۆی ئەو شارە سینەمایە بوو بەداخەوە ڕوو لە داڕوخان و نەمان و ئەوە سەرای کفری خەریکە ئەڕوخێ قەیسەری کفریمان ڕۆخا زیندانی کۆنی کفریمان ڕۆخا قشڵی کفریمان ڕۆخا ماڵی مەجی پاشای بابانە و هەمووانە ڕۆخا. کاکە سۆرانجان من ئەم کەلوپەلانە ئەبینم شتی کۆنی زۆر زۆرتیایە شتەکان بۆ چەند ساڵ لەمە پێش دەگەڕێتەوە وەکوتە مۆزەخانەکەی ئێمە مۆزەخانێکی کللپوریە ئێمە زیاتر پشت بە مەسەلە کاڵچرێکە ئەبەسین بە مەسەلە کللتوریەکە و کەلەپوریەکە ئەبەسین زۆر پشت بەستنین بەوەی بڵین ئەم کەرەستە تەمەنی چەند ساڵە بەڵام کۆی کەرەستەکانمان لە سەروی 50 ساڵ و لە سەروی 40 ساڵەوە تایەتی هەتاوەکو ئەگاتە 300 ساڵیش هەتاوەکو ئەگاتە 400 ساڵیش بە نمونە ئەو گۆزەی ئێستا لە تاقەکەیە ئەوە لە تۆ دیوارەکانی ماڵی مەجی پاشای بابانەوەتەوە کە کۆشکی بابان لە سەدەی 90 دروستکراوە ماڵی مەجی پاشای بابانە کە ئەو سەماوەرە بینەوە مۆرەکەی بەسەرەوەیە کە لە سەروی 120 ساڵ تەمەنێتی ئەو دەرگایی کە هەمانە دوو جێدەسی هەیە کە کاتی خۆی لەو سەردەمەیە دەرگاکە 179 ساڵی تەمەنە تاپۆکەی مەوجودە لێرە کە دوو جێدەسی هەبوو کاتی خۆی پیا و یەکیان دەنگدەسی پیا بووە ئەوی تریان دەنگدەسی ئافرێت بووە کە لە دەرگای درراوە لە ماڵەوە زانیوانە ژن لە دەرگادایە
ئێمە مادام گەڕینەوە بۆ مێژوو دەڵێن ئەحمەدی کوڕی جەمیلی کوڕی مەجیبەک ئەوەی من دەزانم لە مێژوو یەکەم کەس بۆکەوە ئاگری نەورۆزی لێرە کردوتەوە وابزانش ئەحمەد بەک یەکێک بۆ لەوانەی کەوا لەگەڵ کۆمەڵی هیوایە کەوا ڕەفیق حلمی سەرپەرشتیاری کردووە وابزانم لەگەڵ ڕەفیق حلمیشا لەنا ئەو کۆمەڵی هیوا بووە ئەحمەد بەگیاردنەوە واتە ڕۆشنبیری شاری کفری دەگەڕێتەوە بۆ مێژوویەکی زۆر کۆن چی لەو بارەوە دەزانم من ئەگەر لە بابەتی مۆزەخانەکە و لە قەزێک کاڵچرێکە دەربچم کفری دەیان نموزەجی ئەو هامان هەیە تۆ ئەگەبەی مستەفا نەریمان باسکەی خاوەن بلیۆگرافیای ئەدەبی کوردیە گروپی کفری کەرکووک کە لەتیف حامد و مامۆسا لەتیف هەڵمەت و ئەمانە خاوەن داهێنانی شعری نوێن لە کفریە و مەمە خاوەن مەهابات خەرەداغین خاوەن کۆمەڵێک خەڵکی ئەکتیڤ و خەڵکی باش لەم شارە کفری بە شاری وەزیران ناوبانگیە بە شاری ڕۆشنبیران ناوبانگیەیە ئەم شارە پڕ لەوانە بەڵام ئەحمەد بەگی بابان بۆ ئەوەی من معلوماتم هەبێ ئەحمەد بەگ کوێر بوو ئەحمەد بەگ نابینا بوو بەڵام قولەکەی لێرە بوو لە دێکمان هەیە دێک نگربانی پێ ئەڵێن هەندێک وەکو ڕیواایە بیستومە بەڵام نازانم تا چەند ڕاستە بەحساب یەکەم هێڵی تەلەفۆنیش لە ناوچەکە ئیشی کرد بێ لەو دێوە ئیشی کردووە هەر بە حکمی فەرمانڕەوای بابانەکان و بابانەکان لێرە بوو بەشێک لە کەرەستەکانیان ئێستا مەسەلەن قزناخیان قورەمەیان مەڕازەیان ئەوەی لەو سەردەمە کۆنەیە بەکاریان هێناوە ئێستا لە مۆزەخانەکەی ئێمەیاماوەت خەڵکی لێرە چۆن لەگەڵ ئەم مۆزەخانەیە سەردان هەیە چالاکی لەنا ئەو مۆزەخانە ئەنجامە درێ نادرێت طبعاً ئەم قسە ئەیکەم بێت دیکۆمنت نییە بەشایەتی خەڵکی کفری مۆزەخانەی کللتوری شار لە ڕۆژی دروستبوونیەوە هەتاوەکو ئەمڕۆ ئەتوان بڵێم حرەکەیەکی لە سەد بانداوەتە دەڤەری گەرمیان لە زیندووکردنەوەی کۆمەڵێک کللتوری بۆ نمونە لە هاوینانە شەوچەرەکان و جاخی جارانی کفری چۆن بۆ چۆن تروکمانەکان و کوردەکان و دانیشتون مەقام خوێندن و ئەو تەبایی و برایەتی و ئەوە لێرە هەموو کراوە. بخير بين يا اخو استاذ سباس باشن يا اخو بخير الحمد لله والله باشا يو باشا كاك عطا ايش كاك باشا والله باشا الاخوه بزياده جودين هەڵبەت ئێمە بەرنامەی کاروانە بین زانین شاری کفری دەنگ و باسی شاری کفری ئەم چایخانانە لە شاری کفری زۆرە بین یعنی لە هەموو شوێنێک چایخانە هەیە با بڵێن لە قەیسەرێکەش بیستم جاران چایخانە هەبووە ڕوڵی ئەم چایخانانە چییە لە شاری کفری بۆ ئەو چایخانە زۆر بووە بەخێر بەجارەکەیکم وڵی چایخانە لە دروستبوونی کفری و کفری خۆی شارێکی کۆنە لە بیستەکان و قەزا بووە لە زۆربەی مەسەلەن کە لە ڕۆمانە ئەم چایخانە بەس کفری زۆر چایخانەی تیا بە کۆنەکان من باپیرمێکێک بۆ لەوانە 6 ساڵ چایخانەی بۆ لەم شارە ناوی باپیرەم ناوی حەمەفەقە بۆ خەڵکی تاک سلێمانی و هەولێرشەی ناسنە چایسن چایخانە زۆر بووە چایخانەی ئاسنگەرەکان بووە لە قەیسەرێکە چایخانە بووە چایخانەی هەلاجەکان هەبووە چایخانەی حسان تۆپاڵا بووە من باش 6-7 ساڵ پێشتر بووەکەم بە دەیان چایخانە لەم شوێنە بووە شوێنی ڕۆشنبیران بووە شوێن شاعیرەکان بووە شوێن مەقام بێژەکان بووە لێرە لەم کفریا نووسەر هەبووە لەم شعای طبعا لەم بەڵێ ئیتر تو باتە جەنابەت باتە بۆم شارە پرسیاری فڵانێ یەکێکت بکردە یەکسەریان زانێت لە فڵان چایخانەدان شێ فڵان کەس ها لە فڵان شوێن لەوێ دانشێت و یەکسەر ڕۆشتی بێ ئیلاک بوون ئەدۆزیەوە ئەم چایخانە مێژووی دەگەڕێتەوە بکرد وەڵای ئەم چایخانە من خۆم تقریبا 25 ساڵە چایخانەم کاک عەلی من شەناوم عەلی زەنگەنە حەزەکەم هەنێ باسی
ئەم شارم بۆ بکەی ئێستا چۆنە جاران چۆن بوو ئێستا خۆشە جاران خۆشتر بوو وەڵا شارەکەی ئێمە شارێکی هەژارە و فەقیرە و هیچ کەسێ لای لێ ناکاتەوە بە هیچ شێوازێک کەس هەواڵ لە کفری نابرسێ بە هەموو جیاوازێ هیچ شتێکی بۆ نەکرێەوە تۆ لە عمری تۆیە چەند بە چەند مەرحلەیە ڕۆیشتۆ ژیانت یعنی ئێستا خۆش بوو یا جاران خۆش بوو ئێستا بڕین خۆشە بەس ژیانمان یعنی فەقیرمان زۆرە فەقیرتانەی حڕین بێژی هیچ کەسێ ناومان تێرە و تادامان لێکرێ ئەوە نییە بە هیچ هێوازێ بەس یعنی ئیشمان نییە خەڵکەکە هەژارە ئەم دوکانانەیەوە تا سعات چەندە بێنێتەوە بۆ شەو با بڵێ وڵایە تا دوایمان ئیشانێ دوای ئیشان لەگەڵ شاندا بقربان بخير بي باشا حوال السلامة يا حال صنع جنابك نعم عدنان نجيد أحمد كيف عدنان شلون باشا بقربان كم صار من شاكي والله لا بيرواري قوم عشاء دروينا يقوم ناس دروي 6 سال يوم عشاء 6 سال انا مشاي أنا والله اي شيء شلون والله يعيش ساقط هذا وعامية كذب بازار كذب همشتانه اللي شو ديرن والله إيراني هم إيراني باشا جاران لإيران وهاتن بيستوما علين ليرو برتقال بل مسكيانة بد لكفري داري زور كل باس شيخ أو خاف إيران أي أونية يعني جاران برا أو إيرانية أما إيرانية كشت إيرانية يعني شكال ليرة ظروف هيك خراب يبرا يكسر نقطة ماذا ليرة 2000 خلق يليك اشتقال بداية تشني بداية تشني بيم بيش يعني هو يكيو أو قال كيلو بينصر حوالي لا شوي كيلو زادنا كابرا بداية تشني ناتواني بيك يعني زاران خلق اشتقال زورة طبعا يستنايكا إساهم مو منزل بيمانشي موظف شامان لحكمة ده يبتز اشتقال ما بس أوي يعني خلق توازي لك اشتقال عيشنا أنا ولا يجيك قيمة دينية وازي كتير نايل إيران نايل بيفروشي وازي كتير ئێستا هاتوینەتە سەر بەنداوی بابە شاسوار لە شاری کفری مامۆستا غازی بەرپرسی کەنداوی بابە شاسوار لە شاری کفری دەمانەیە لێت بپرسین ئەم بەنداوە کەی دامەزراوە ئەم بەنداوە لە ساڵی 2010 دەست پێکراوە و کارە هونەریەکانی لە کۆتایی ساڵی 2011 کۆتایی بە کارە هونەرەکانی هێنا و ئەم بەنداوە ئێستاکە گاپستیەکەی واتە توانای بەنداوەکە 6 ملیۆن مەتر سێجار ئاوە ئەم 6 ملیۆن مەتر سێجار ئاوە ئێستا بۆڕیەکی هەیە بۆڕیەکە زیاتر لە 3 کیلۆمەترە درێژ بووەتەوە بۆ دەڤەری دەربەنتاڵە واتە ڕۆژ ئاوای کفری زیاتر لە 3000 دۆنم ئاو ئەدات بەنداوەکە مەبەستی ئاودێریە کارەبانیە چونکە وتمان گاپستیەکەی تواناکەی 6 ملیۆن مەتر سێجایە و ئیستا لەو 3 ملیۆنە لە 150 تا 60 استغلال کراوە بە مێوەی زستانە بە مێوەی هاوینە و هەندێ درەخت و باخ و ئەمانەشی لێ ئاودێری ئەکرێت ئەم بەنداوە زیاتر سوود لە ئاوی بارانە بینێ زیاتر سوودی لە ئاوی بارانە بینێ خۆشی هەر بە شێوەیەکی سروشتی لە زستانە تقریبن بە درێژی 3 مەتر بە بەرزی 40 سانتیم ئاوتێتە ژیرۆ بێ باران هەر خۆی چەمەکە دوو چەمیشە دوو چەمان هەیە چەمی بەکرەشەل و چەمی ئۆمربل زیاتر لە چەمی ئۆمربل ئیسیناد ئەکرێتەبانی و هەردووکیان تێن لە ژووری بەنداوەکە تقریبا 500 مەتر ئەدەن لە یەک هەمووی تێتە ئاوەڕۆی ئەو دوو چەمە تێتە ناو خەزانی بەنداوەکەوە بەڵێ یعنی ئەم دەڤەرە سوودی بینیوە لەم بەنداوە بۆ کشت و کاڵ و ئەمەڕ و مەرداری و ئاژەڵ و ئەو شتانە بەڵێ لەوەتای ئەو ڕۆژەوە ئەم بەنداوە دروستکراوە بوژانەوەیەک تقریبا بەخۆیەوە ئەبینێت لەلایەن وتمان ئاودێریەوە لەلایەن زیادبوونی ئاوی ژێر زەویش ئێستاکە جاران پێش ئەم بەنداوە زیاتر لە حەوت
ئیسالەی ئاومان بی وشک بوو ئەو ڕۆژەوە بەنداوەکە دروست کراوە تقریبان کەوتم پێ لە 2011 ئیستاکە 2010 ئاوی ئەو حوت بیرە ئێردیوازیە ئاوی هەیە و سوودی زۆرمانیش لێ بینیوە بۆ پەروەردەی ماسی یعنی لە کاتی لافاوەکە ماسیتیا هەڵکەوت زیاتر 55 کیلۆ بوو ئاوەکەی مولائیمە بۆ پەروەردەی ماسی و ئیستا ئەوە حالیان ئەبینن ئەوە لە پەروەردەی ماسیە لە هین کولێجی کوشتتوکاڵ ئەو حوزانە 3000 ماسی نەوعی کاربی تیادایە کولێجی کوشتتوکاڵی کفری لێوە سوودبندە و هەروەها پەروەردەی ماسی ئەکرێت لەلایەن ئەوە تا لە پشت مۆ دیارە هین مەدەنی هاتیات زیاتر لە 5 حوز ماسی تیادایە و یەک نقطەی تریش ئەویش ئاوی بیری کفری لەو ڕۆژەوە ئەم بەنداوە کراوە زیادی کردووە باشە بێژگەلەوەی ماوەسەغازی بێژگەلەوەی کەەوە سوودی لێبێراوە بۆ کوشتتوکاڵ و بۆ ئەم دەبەرە ئایا بۆ گەشت و گەشتگوزاری بۆ خەڵکی کفری بۆ سەیرانگا خەڵک دێ بۆ ئێرە ئەوە لە پشت مۆ دیارە ئەو پرۆژە ئەوە تا لەوێ ئەوە پرۆژەیەکە بە ملیۆنی دۆلار کراوە ئەو پرۆژە لە سەتا تقریبان چلی تەواو بووە ئەم قەیرانی دارانی هاتە سەرەکە ڕاوەستاوە ئەو پرۆژە زیاتر لە 100 کەپری گەشتیاریە و مەلاوانگایەکە و هەروەها تافگەیەکی لێوەیە زیاتر لە 12 دووەنەم زەوی ئەو لەو کەپرە گەشتیاریانە هەمووی دارستان کراوە لەلایەن دارستانی کفریەوە تەواو نەبووە بەش بێجگەلەوە خەڵک دێ خەڵک دێت لە بۆنەکان لە مناسبەتەکان وەکو نەورۆز وەکو یادی ڕاپەڕینی کفری لە بەهارە و ئیستاکەش لە جومعەکانە لە ڕۆژانی هەینی زۆر خەڵکیەتیە سەردانیەکە ئاساییە بەڵێ ئاسایە زۆر طبیعیە و تاکە دەواازەیەکەوە ئیستاکە خەڵکی کفری لێوە سوودی لێوە بی کفری شارچکە جوانەکەی دەڤەری گەرمیان شاری پێکەوە ژیان لێرەدا بەرنامەی کاروان کۆتایی پێدێنین بەرنامەی کاروان بەردەوامە و بۆ شارێکی تر و لەگەڵ کەسایەتێکی تر منیش هونەرمەند عەلی زەنگەنە بەم گۆرانیە کۆتایی بە بەرنامەکە دێنم لە یاد ناکەم هەرگیزە تۆ لە یاد ناکەم ڕۆژێکە لە یادەچی لەژێر گەڵ هەموو ناسانەدا ڕۆژێکە لە یادەچی لەژێر گەڵ هەموو ناسانەدا